سەرکەوتنی گەورە لە ڕێگەی دانانی ئامانجی گەورەوە دێتە دی. ئامانجی گەورەش لە ڕێگەی مامۆستای ئادیالست و تەکنەلۆژیای پێشکەوتووە فراهەم دەبێت. قوتابخانەکانی عیشق و نیولیفەر بە ئامانجی پێگەیاندنەوەیەکی ڕۆشنبیر چارەگە سەدەیەکە لەسەر ڕێچکەی گەیاندنی قوتابیەکانی بەزانکۆ لە خزمەتی ئێوەدایە. قوتابخانە بنەڕەتیەکان لە بەشی کوڕان و کچان بە شێوەیەکی گشتگیرانە لە بواری پەروەردە دەڕوان و سبەینەیان بە ئامانج گرتووە. هەروەها هەرێک لە قوتابخانەکانی ئامادەی ئیشکی کوڕان و نیولیفەری کچان بە کواڵیتێکی بەرزەوە ڕێگەی زانکۆتان بۆ ڕۆشن دەکەنەوە. بۆ کواڵیتێکی بەرز لە خوێندن و پێگەیاندنەوەیەکی خاوەن ڕەوشتی جوان وەرن بە چاوی خۆتان جیاوازی قوتابخانەکانمان ببینن. دەتوانن لەم ناونیشانانە پەیوەندی بە قوتابخانەکانمانەوە بکەن. 0750 622 12 12